دیارە من بۆ ئەمڕۆ دوو بابەت و دوو تەوەرم هەیە کە گفتوگوی لەسەر دەکەم لەگەڵ میوانەکانم. یەکە بیان پرسی دیداری یەکێتیە کە وا بڕیارە دیداری فراوانی یەکێتی لە مانگی ئایاردا دەست پێ بکات و هەروەها تەور بابەتێکی دیکەشم گۆڕانکاریەکانی جەنگی نێوان رووسیا و ئۆکراینە کە دیارە ئەم بابەتە پێیناوەتە قۆناغێکی نوێەوە و قۆناغەکان دیارە گۆڕانکاریەکانیش بۆ ئاراستەیە نین کە چاڕوانی ئەوەی لێ بکرێت لە بەرژەوەندی ئۆکراین یاخود رووسیا بێ. من لەسەرم بابەتە میوانێکم دەبێت و گفتوگوی زیاتر لەگەڵ میوانەکانم دەکەم بەرلۆی پشمەلای میوان و تەورەکانم بە کورتی سەرنجتان بۆ لای چەند هەواڵێک ڕاکێشم. شانازی برایم ئەحمەد لە دیداری یەکێتی لە سلێمانی ڕاگەیاند. سلێمانی با شێوازی جۆرا و جۆر گەمارۆی خراوەتە سەر تاکو نێتوانێت ڕۆڵی پێشەنگی خۆی ببینێت. ئەوان دەبێت ئەو گەمارۆیە تێپەڕێنن نەک هەر بە دروشم بەڵکو و باکردار و بنیاتنان و دۆزینەوەی چارەسەر داهێنرانە. سەرۆکی فراکسیۆنی یەکێتی لە پەرلەمانی کوردستان ئاشکرای کرد 33 یادداشت بۆ ئامادەبوونی وەزیرەکان ئاراستەی حکومەت کراوە، بەڵام وەڵامی هیچ نووسراوێک نەدراوەتەوە. زیاد جەبار سەرۆکی فراکسیۆنی یەکێتی و سەرۆکی لیژنەی دارایی لە پەرلەمانی کوردستان با کورسات نیوزی ڕاگەیاند لە ڕابردوو 33 یادداشتی پەرلەمانتارانی فراکسیۆنە جیاوازەکان دراوەتە سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان و بەپێی مادەی 66 داوای بانگێشکردنی وەزیرەکانیان کردووە بۆ وەڵامدانەوەی پرسیارەکانی پەرلەمانتاران. دواتریش لەلایەن سەرۆکایەتی پەرلەمانی کوردستانەوە یادداشتەکان کراونەتە نووسراوی ڕسمی و ڕەوانەیە حکومەت کراون. باسی لەوەش کرد لە کۆی ئەو نووسراوانەی کە ڕاستەی حکومەت کراون هیچیان وەڵام نەدراونەتەوە بۆش حکومەت ئامادە نەبووە کاری با نووسراوەکانی پەرلەمان بکات. لە ڕێوڕسمێکدا لە مەڵبەندی هەشتی خانەقینی یەکێتی نیشتیمانی کوردستان یادی شەیدانی هەڵبژاردن کرایەوە و تاجاگوڵینەی ڕێز و وەفا لەسەر کۆی شەیدان دانرا. لە 28 نیسانی ساڵی 2014 لە کاتی بانگەشەی هەڵبژاردننی هاوڵاتیانی خانەقین بۆ سەرخستنی لیستی یەکێتی نیشتیمانی کوردستان تیرۆریستێکی خۆکوش خۆی لەناو بانگەشەکاراندا تەقاندە و بەهۆیەوە 38 هاوڵاتی شەهید بوون و 85 تریش بریندار بوون. بەهۆی بردومانەکانی تورکیا و پێکدادان لەگەڵ گەریلاکانی پەکەکە زیاتر لە 350 گوند لە سنووری دوهۆک چۆڵ کراون. ڕێڤینگ هروری سەرۆکی لیژنەی پێشمەرگا لە پەرلەمانی کوردستان با دەنگی ئەمریکای ڕاگەیاندووە شەڕ لە ناوچەکانی نێروەر و ڕێکانی ناحەی دێرەلوک و شێلادزێ و کۆمەڵگەی سیریرێ هەبووە. هێزەکانی تورکیاش لەسەر گرتی کۆڕەژار و لینکی داناوە بۆ پاراستنی خۆیان ڕۆژانە بردومانێکی زۆری ئەو دەڤرانەی نزیک سەربازەکانیان دەکات. ئەوەش کاریگەریەکی زۆری لەسەر سایکۆلۆژێتی خەڵکی ئەو ناوچانە دروست کردووە، چونکە ڕۆژانە خەڵکی خۆیان ئەو بردومان و دوو کەڵانە دەبینن. ڕاشیگەیاندووە بەهۆی ئەو شەڕ و ئاڵۆزیانی نێوان سوپای تورکیا و گەریلاکانی پەکەکە و بردومانەکانی تورکیا لە سنووری پارێزگای دهۆک زیاتر لە 360 گوند چۆڵ کراون. ڕەجەب تەیب ئەردۆغان سەرۆکی تورکیا سەردانی سعودیە دەکات. ئەوەش یەکەم سەردانی ئەردۆغانە بۆ ئەو وڵاتە لە دوای کوژانی جەمال خاشقجی کە ئەنجامی دەدات. بەپێی ڕاگەنراوێکی نووسنگی سەردانەکەی ئەردۆغان لە سعودیا ماوەی 2 ڕۆژ دەخایەنێت و لە چوارچێوەی هەوڵەکانی ئەنقەرەدایە بۆ ئاساییکردنەوەی پەیوەندیەکانی لەگەڵ ڕیاس. هەروەها ئاماژە بۆ ئەوش کراوە ئەردۆغان لە سەردانەکەیدا بۆ سعودیا لەگەڵ لێپرسراوانی ئەو وڵاتە ڕێکاکانی فراوانکردنی هاوکاریەکانی نێوان هەردوو وڵات
تاوتێ دەکات لە دوای کوژانی جەمال خاشقچی ڕۆژنامەنووسی سعودی کە ساڵی 2010 لەناو کۆنسڵخانی سعودیا لە ئەستەمبوڵ کوژرا پەیوەندیەکانی نێوان ئەنقەرە و ڕیاض ناکۆکی تێکەوت. دیداری یەکێتی کە لە ئێستادا زۆر باسی لێوە دەگرێت وا بڕیارە لە مانگی ئایردا یەکێتی نیشتیمانی کوردستان کۆبوونەوەیەکی گەورە لە ژێر ناوی دیداری یەکێتیدا ئەنجام بدات ئەوەی کە چاوەڕێ دەکرێت لەم دیدارەدا گۆڕانکاری گەورەیە لە نێو یەکێتی و هەروەها لە بەرژەوەندی هاوڵاتیانی هەرێمی کوردستان و لایەنگرانی یەکێتی نیشتیمانی کوردستان دابێت. دیارە ئەمڕۆی دیدارەکە وەکو ئامادەسازیەک بۆ مانگی ئایار لە شاری سلێمانی بەڕێوەچوو. من لەسەر ئەم بابەتە و پێویستە لە داهاتوودا یەکێتی چۆن سوودمەند بێ لەم دیدارە چۆن دەتوانێت لە ڕێگەی دیدارەکەەوە ڕای ئەندامەکانی وەربگرێت بۆ گۆڕانکاریانی کە دەکرێت لە داهاتوودا. من میوانێکم دەبێت لەسەرم بابەتە گفتوگوی زیاتری لەگەڵدا دەکەم. میوانەکەیشم بەڕێز شلێر شەهید غەفورە کە بەڕێزیان ئەندامی سەرکردایەتی یەکێتین و ڕاستەوخۆ لە استۆدیۆ. میوان من شلێرخان سپاس بۆ ئامادەبوونت. دیدارەکەی ئەمڕۆ لە شاری سلێمانی چۆن بەڕێوەچوو؟ زۆر سپاس هێویخان، دەستان خۆش بێ. لێرەوە سڵاو و ڕێز بۆ بینێران و بیسەرانی تەلەڤیزیۆنی کورسات. ڕاستی ئەمڕۆ دیدارەکە زۆر باش بەڕێوەچوو. دیدارەکە ئەوەی کە ئەمڕۆ کرا بەس کردنەوەیەکۆی ئالانکردنێک بوو کە دیداری سلێمانیش دواوێزگەی دیدارەکان ئیسەرجەم مەڵبەندەکان و سەرجەم پارێزگاکانی هەرێمی کوردستان و حتا لە بەغاش کراوە، بەڵام ئەمڕۆ دوا دیدار بوو کە گەیشتە شاری هەڵمەت و قوربانی و شارە حیاتەکە لێرە دواوێزگە بوو بۆ ئەوەی کە سەرجەم کارەکانی دیدار ئیعلان بکرێ، سەرجەم لیژنەکانی ئیعلان بکرێت و دەرگا بکرێتەوە بۆ هەر کەسێک کە بێ ڕاوەچوونی خۆی بگەێنێ. باشە، ئەمڕۆ توانرا لە دیدارەکەیە ئەندامانی یەکێتی بتوانن دیارەکاڵم ئەندامان هەر لە سەرکردایەتەوە تاوکو مەڵبەندەکان و مەکتەب و ئۆرگانەکانیش باسی لێوە دەکەم توانیان بۆ چوونەکانی خۆیان و ڕەخنەکانیان تایبەت بە یەکێتی لە دیدارەکە باس بکەن. بەڵێ، شێوازی دیدارەکە ئەمڕۆ بەس وەکو ڕاگەیاندنی دیدارەکە بوو. میکانیزمەکانی کارکردن بۆ دیدارەکە بە یەک ڕۆژتەوە نابێت. دیارە لە یەک ڕۆژێکە و لە کۆبوونەوەیەکی فراوانی ئاوا جەماوەری و ڕێخستنە ناتوانرێ ئازاد، ینی هەر کەسە بە ئیسراحەت بتوانێت بیر و بۆچوونی خۆی بگەێنێ. ئەمڕۆ تەنها بەس ڕاگەیاندنەکە بوو، بەڵام ڕاستەوخۆ لیژنەکان ڕاگەیاندرا هەر لە دیدارەکەیە. لیژنەکان هەموو بوارەکانی تایە، هەموو کەرتە جیاوازەکانی تایە، پەیوەند بە حیزب، پەیوەند بە حیزب بە ژیانی خەڵک، بە کاری ڕێکخراوەی بە هەمویان نزیکەی 11-12 لیژنە ئەبێت و بواری ئەوەش هەیە کە ئەگەر بوارێکی تر هەبێت کە ئیشی لەسەر بکرێ ئیزافە بکرێت بە پێی پێویستی بە پێی داواکاری و خواستی چین و توێژەکان. ئامانج لە دیدارەکە ئەوەیە کە استراتیجێک، سیاسەتێک، دیدێکی یەکێتیانە ڕوئایەکی وازح و ڕۆشن بۆ یەکێتی دەستنیشان بکرێ بۆ ئەوەی کە کاری داهاتووی بۆ ساڵانی داهاتوو هەر لە ئێستاوە بۆ داهاتوو کاری لەسەر بکرێت. باشە، ئەوەی کە هەیە تا ئێستا بە دیاریکەی ڕۆژێک ڕانەگەێنراوە بۆ ئەو دیداری کە ساز دەکرێت، دیداری یەکێتی لە مانگی ئایرە، بەڵام ڕۆژە بەروارەکەی دیاری نەکراوە. نەخێر، دیاری نەکراوە هێشتا. تا ئێستا لە ناوی یەکێتیشا باسی لێو نەکراوە کە دەکەوێتە کێوە؟ باس لە ڕۆژەکە نەکراوە، بەڵام لە مانگی 5 ئابێ، بەلایانی زۆرەوە لە سەرەتای مانگی 5 ئەبێت. لە ئێستاوە هەتا ئەو ڕۆژە سەرجەم لیژنەکانی کە ڕاست پێراون لەسەر جەمەڵبەندەکاندا لیژنە هەیە. ئەو لیژنانە لە ئێستاوە کە ئەمڕۆ دەست بەکارە بن لە سەعات یەکەوە کاتژمێرێک هەر لیژنەیەک لەوانە ژوورێکی تایبەتی بۆ تەرخان کراوە. هەر کەسێک هەر هەواڵێکی یەکێتی نیشتیمانی لە هەموو پلەکانی ڕێکخراوەیدا و هەر هەواڵێکی تەنانەت غێری یەکێتیش دید و ڕوئایەکی هەیە، پێی باشە یەکێتی بەم ئاڕاستەیە کار بکە، پێی باشە لە خزمەت کۆمەڵان و جەماوەری خەڵکی کوردستانە یەکێتی بەم شێوازە بۆ ئەم کەرتە تایبەتە بۆ ئەم لایەنە تایبەتە بەم شێوازە کار بکە و خاوەنی ڕوئایەکی تایبەتە، خوێندنەوەی تایبەتە ئەتوانێت بچێتە ئەو لیژنانەوە و لەو لیژنانە دەست بەکار بێ ڕوئای خۆی بگەێنێ، قسەی خۆی بگەێنێ، نووسینی هەبێت و بە دڵنیاییەوە دواتر ئەوانە هەر هەمووی کۆ ئەکرێتەوانێ و پوختە ئەکرێ و لە دواترە ئەبێت بە ئەوەی کە خاڵی دەستپێکی استراتیجی نوێ دیدێکی نوێ بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان. کەواتە ئەوانەی کە یەکێتیش نین، کەسانی بێلایەن بن یان لە حیزبە جیاوازەکان بن، ئەتوانن بۆ چوونی خۆیان لە ناو لیژنەکانە دەرببڕن بۆ گۆڕانکاریەکان بە دڵنیاییەوە. بەڵێ، بە تایبەتی کەسانی بێلایەن کە زیاتر کەسانی بێلایەنن ئەیانێ بە بێلایەنی ڕێی خۆیان بگەین و
بەبێ هیچ شتێک بەڵام گرنگە ئەو ڕێی بۆچوونانە لەگەڵ پرەنسیپ و مەبادی یەکێتی نیشتیمانی کوردستان یەک بگرێتەوە دیارە یەکێتی خاوەنی کۆمەڵی مەبادی و پرەنسیپی تایبەتە هەر لە سەرتاوە کە دامەزراوە لەسەر ئەو کۆمەڵە پرەنسیپانە دامەزراوە هەتا ئێستاشی لەسەر بێ پابندە بە پرەنسیپەکانی لەوانێ کەم و زۆر ئیشکردن لەسەریان کاڵ بوو بێتەوە هەنێک جار چڕ بوو بێتەوە هەنێک جار کاڵ بوو بێتەوە بە حکمی زەمن هەموو شتێک ئەگۆڕدرێت لەگەڵ زەمەنە پێویستە هەموو لایەنێکی سیاسی و بە تایبەتی پارتی حیزبێکی وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان کە حیزبێکی مۆدێرنە بوو لەسەر ڕۆیا و لەسەر مەبادی مۆدێرنە دروست بە هەر لە بیدایەتەوە باوەڕی بە مافی چاری خۆنووسین و بە مافی ژنان و بە مافی گەنجان و مافی لاوان و دیموکراسی و ڕای جیاواز و ڕخنە و ڕخنە لە خۆگرتن و ئەمانە پرەنسیپی کارکردنن و ئازادی بیرۆڕە ئەمانە پرەنسیپی کارکردن لە بیدایەتەوە لەسەرەوە دامەزرا و هەتاوەکو ئێستاش پابند دەپیانەوە بەڵام لەگەڵ نوێبن و لەگەڵ گەشەکردنی کۆمەلگا و بەرەو پێشچوونی سەردەم دیارە هەنێک کاڵبوونەوە لە هەنێ کارکردن یاخۆت پێویستی بە شێواز و میکانیزمی تازە هەیە پێویستی بە شێواز و ئامرازی تایبەت هەیە بۆ ئەو ئیشوکارە کۆمەڵی ڕێکاری جیاواز بگرینە بەر بۆ ئەوە پێویستمان بەوەیە کە خۆمان نوێکەینەوە بەردەوام و هەر ئەمەش نابێت یەکێتی لە بیدایەت هەنگاوی چوونێ بوو کە دروست بوو لە دوای ئەوەش چەندین جار هەنگاوی نوێیناوە بەڵام پێویستە هەموو حیزبێکی سیاسی پێویستە هەر بە مرۆری چەندین ساڵ چەند ساڵێک خۆی نوێ بکاتەوە بە تایبەتی ئەم سەردەما کە سەردەمی تەکنۆلۆژیا و ئینتەرنێت و گۆڕانکاری خێراکانە لە هەموو بوارەکانە بۆ ئەوی بمانەوێت لەگەڵ کۆمەلگاکەمان بمێنین و پێشەنگی کۆمەلگاکەمان بین هەروکو چۆن بیدایەت یەکێتی نیشتیمانی کوردستان حیزبێکی پێشەنگ بوو بۆ ئەوی ببێتەوە بە حیزبی پێشەنگ و حیزبی کە بتوانێت قیادی خەڵک بکات ڕیادی خەڵک بکات بۆ بەرەو پێشکەوتن پێویستە لە ئاست خواست و داواکاری و گەشە سندنە بێت کە لە هزر و مێشکی گەنجان ژنان لاوان کۆمەڵەکەمانە هاتوۆتە دی باشە شلێرخان لە کاتێکا کە کۆنگرەیەک دەکرێت یاخود گۆڕانکاریەک دەکرێت لە نێو حیزبەکە یاخود لە نێو شوێنێکی دیاری کراودا بە تایبەتی لە نێو حیزبەکاندا کۆمەڵێک هەلومەرج دەخوازێت کە ئەم گۆڕانکاریە یاخود ئەم کۆبوونەوەی ئەم دیدارە ڕێک بخرێت لە ئێستادا هەلومەرجی هەرێمی کوردستان و بە دیاریکراوی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆچی ئەم ئانووساتی هەڵبژارد بۆی کە دیداری یەکێتی ساز بکات ڕاستی ئێستا چۆن ئەڵێ هاتە دی ینی ئیشەکە ئەوە بوو کە ئێستا هاتوۆتە دی و ئەگەرنا دەمێک ئێمە لە ناوی یەکێتیە خۆمان ڕخنە لە خۆمان ئەگرین خۆمان تێبینی زۆرمان هەیە لەسەر ئەدای خۆمان ڕخنەمان هەیە یەکێتی لەو حیزبە پێشەنگەوە کە ئەو دەستکەوتانی کە بەدەست هاتووە بە شایەتی هەموو کەسانێکی ڕازگۆ و بە مەبدە و بە ویژدان کە ئەوانە لە سایی ئەو ڕێبازەوە بوو کە ڕێبازی شەهیدان و ڕێبازی تێکۆشەرانە بەڕاستی لە سایی ڕێبازی حیزبی شەهیدانەوە لەسەر دەست پێشخەری ئەو بە قیادەی ئەو هاتوۆتە دی ناڵین ڕۆی لیانەکانی تر سەفەر ناکەینەوە بەڵام ئەوانیش هاوکار بوون ئەوانیش لەگەڵمان بوون بەڵام دواتر ئەوەی کە ڕیادە و قیادەی کردووە ئەوە یەکێتی نیشتیمانی کوردستان بووە خۆمان چەندین ساڵە ڕاستی ڕخنە لە یەکێتی ئەگرین یەکێتی نابێ ئاوا بێت یەکێتی نابێ هەڵوێستی بەرامبەر بە گەنجان بەم شێوەیە بێ یەکێتی نابێ بۆ ژنان بەم شێوەیە بێ کاتێکە یەکێتی لە بیدایەتی دامەزراندنیەوە لە خشاخە ژنی لەگەڵا بووە لە هەموو مەرقۆناغەکانە ژنی لەگەڵا بووە هاتنە دواوەی ئەدای ژن و بەشداری ژن لە ناو یەکێتیە جێی تێبینی هەر هەمومانە و بە تایبەتی هەواڵ کاقوبات پشتیوانێکی تایبەتی هەیە بۆ ژن و بایەخێکی تایبەتی هەیە بۆ ژن هاوشێوی هەواڵ مامجلال کە زۆر متمانی بە ژن هەبوو باوەڕی بۆ هەبوو ئەو یەکەم کەس بوو کە هێزی ژنانی دروست کرد یەکەم هێزی کوردی بوو کە هێزیکی تایبەتی بۆ ژنان دروست کرد و ڕێکخراوەکانی ژنانی سەرەتا لەسەر دەستی یەکێتی نیشتیمانی کوردستان دروست بوو وەکو هەر سەنتەرەکانی گەنجان لە بیرۆکە و لە داهێنانی یەکێتی نیشتیمانی کوردستان بوو مافی مناڵ هەموو ئەو سنتەرە گەشە پێدان و ئەوانی کە بایەخی ئەدا بە مافی مناڵ و گەشە پێدانی تواناکانی مناڵ و مافی مناڵانی نەخۆش مافی مناڵانی بێناز کە دایگیا باوگێکێکیان لە دەستیاوە هەموو ئەوانە دەست پێشخەری یەکێتی نیشتیمانی کوردستان بوو بەڵام ئەبینین چەند ساڵێکە بە تایبەتی لە دوای نەخۆشکەوتنی هەواڵ مامجلال و کۆچی دوایی ئەو شتەکان زیاتر هاتوۆتە دواوە بەهۆی ئەوەی کە یەکێتی خۆی ڕانەهێنا بوو ڕاستی پێشتر بەبێ سەرکردەیەکی کاریزمای وەکو هەواڵ مامجلال ئیشوکارەکانی بەردەوام بێ هەموو احتیمادی یەکێتیەکان لەسەر ئەو ئەویش فەڕاقەکانی زۆر پڕکردبەوە لە دوای ئەو پێویستیمان بەنوێر بوون و بە پێداچوونەوەیکی گشتگیر بوو بۆ هەموو کەرت و بوارەکان لە ئێستادا خۆمان ڕخنەمان لە خۆمان هەیە و خەڵکیش ڕخنەی لێمان هەیە لەبەرەوەی خەڵک ئەزانێت کە یەکێتی ئەبێت پێشەنگ بێ ئەبێ یەکێتی ئەو ئەسپەی خۆی تاو بداتەوە جارێکی تر بۆ ئەوی بتوانێت ئەو نەهامەتیانی کە خەڵک لێ کەوتووە لە دوای هاتنە دواوەی یەکێتی بە چەند هەنگاوێک یاخود لە ئەدای یەکێتی کە ئێمە ناڕازیم بە تەکیتی ئەوەی ئەدامان بەو شێوەیە پێویست لە ئاستی پێویستانە ئەبینین خەڵکیش ژیانی قورس بوو نەهامەتیەکان زۆرتر بوون بگرێ لەوانی بڕین ئەزمموی هەرێمیش کەوتۆتە ئەوەی کە مەترسی لەسەر هەبێ لەبەر ئەوە
ڕخنی خەڵک وەرەگرین لەسەر سەر و لەسەر چامان دایانین ڕخنەی هەواڵان و ئەندامان و کادرانی خۆمان و خۆمان وەکو سەرکردایەتی ڕخنەمان هەیە ئەمانە هەمووی لەم دیدارەیە دەرگایەکە بۆ ئەوەی کە بتوانین خاڵ بخینە سەر پیتەکان و کەم و کورتەکانمان چارەسەر بکەین و بە دڵنیاییەوە دواتر هەنگاوی دواترێت ئەوەی کە ئێمە ئەمانە بخینە بواری کردارێکیەوە. باشە دیارە ئەم میکانیزمی ڕخنەکردن و پێشنیازەی ئەندامان لە نێو حیزبێکە بێکێک لە خاڵە گرنگەکاندا دەنێت لە تەواوی جیهانە بۆ هەموو حیزبەکان بەڵام کۆی ئەم تێبیریانەی کە هەیە و جناب باسی لێواکەی لە ناوەکێتی نیشتیمانی پێتان وایە لە ناو ئەم دیدارەدا یاخود دواتر لە دیدارەکە بەرهەمێکی وایە بێت کە ئەم بابەتانی کە جناب باسی لێواکەی جوڵەیەک بخاتەوە نێو هەم دڵخۆشی لایەنگرانی یەکێتی نیشتیمانی کوردستان و هەم ئەندامانی یەکێتی نیشتیمانی کوردستان. ڕاستی ئێمە ئەبێ بگەڕینەوە ئەوی کە ئێمە لە کۆنگری چواردا کۆمەڵی ئیشما بوو بەهۆی هەنێ بارودۆخی تایبەتەوە و بە دواتریش بەهۆی بارودۆخی قورسی کۆڕۆنا کە ئێمە لە مانگی لە کۆتایی 12دا ئێمە کۆنگرەمان تاو کرد و لە مانگی دووە کۆڕۆنا بە زۆر بە قورسی هاتە پێشەوە تقریبا هەموو چالاکیەکان و هەموو بەرنامەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان نەوە ئەنمە تەجمید بۆ ڕای گیرا چووکە ئەوە یەکەم حاڵەت بوو کەشتی وا ڕوو بکاتە کوردستان لەبەر ئەوە ئامادەکاری جلایەنێکیش کەسێک ئامادەکاری نەکرد بوو کە چۆن ئێمە بتوانین ژیان بەردەوام بکەین بەبێ ئەوەی کە ڕابوەستێ لە هەموو جیهانیشدا تقریبا ڕاوەستا ژیان تا حدێ لەبەرەوە ئیشوکارەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان کە تاواکاری کۆنگری دووەم بوو ڕاوەستا ئەوە دواتریش بەهۆی هەنێ بارودۆخی ناوخۆ و هەنێ بارودۆخی حیزبی ڕاستی زیاتر دواکەوت ئەمانە تاواکاری ئیشەکانی کۆنگرەیە کاروبارەکانی کۆنگرە ئێمە لە یافریان نەکەوتین دیدۆ ڕوئیا و استراتیژی و سیاسەتی یەکێتی دابڕێژین لە ئێستادا ئەمانە ئەتوانین بڵین تاواکاری ئیشەکانی کۆنگرەوە پێویستە ئێمە لەگەڵ ئەم سەردەما لەگەڵ نەوەی ئەم سەردەمەیە لەگەڵ کوڕووکچانی خۆمان لەگەڵ ژنانی خۆمان لەگەڵ هاوفکرەکانی خۆمان لەگەڵ خەڵکە بێلایەنەکان و خەڵکە ژیر و شیارەکانی کۆمەلگایە ئێمە ئەم شتانە تاوتوێ بکەین ئێمە ئەم شتانە کێشەکانمان چین بیخینە سەر وەرەقە کە خستمانە سەر کاغەز دەرمان بڕی ئێمە کۆی ئەەکەینەوە کۆمان کردەوە بە دڵنیاییەوە تەسلیمی یەکێتی نیشتیمانی کوردستان لیژنەیەکی تایبەتی بۆ دانێ و ئەو لیژنە پسپۆڕە هەڵ ئەستێ بۆی کە چۆن ئێمە ئەم ڕێی و ئەم دیدی و بچوونانەی کە خراوەتە سەر وەرەقە بیخینە بواری کردارێکی وەکاری پێ بکەین هاوشێوەی ئەوەی کە یەکێتی لە زۆر بواردا کاری وای کردووە لە زۆر یاسادا هەمواری یاسای کردوێتەوە هەمواری یاسای مەدەنی و یاسای بواری کۆمەڵایەتی و ئەمانە لە زۆر شتا یەکێتی پێشنگ بووە دەست پێشخەر بووە لەگەڵ ئەوەیە لە هەنێک کاتا لەوانەیە ڕوتی یەکێتی پێچەوانی هەنێ بیر و بۆچینی ناو کۆمەلگاش بوو بێت بەڵام لەبەر ئەوەی ئاراستە و بیری یەکێتی یاخود دیدگای یەکێتی بۆ ئەو بوارە بۆ ئەو شتە پێشکەوتوتر بووە یاخود بیرێکی پێشکەوتن خوازەی هەبووە لەبەر ئەوە دواتر ئەو بیر و ئایدۆلۆژیایەکی یەکێتی چەسپانوێتی لە یاساکاندا لە پەرلەماندا لە ڕێی حکوومەتەوە کاری لەسەر کراوە دواتر بۆ بە خێر و گەڕاوەتەوە بە بەرژەوەندی خەڵکی گشتی بە شێوەیەکی گشتی و جێڕەزامەندی دواتر بۆتە جێڕەزامەندی خەڵکو بۆتەوەی پێشکەوتن و گەشەسەندنی خەڵک باشە دیارە ئەمی کە باسی لێوە دەکەیت ئەم ئازادی ڕادەربڕینە لایەنگران و ئەندامان و تەنانەت و کەسانیشی کە بێلایەنن دەتوانن لە نیوێکیتیا ڕۆڵیان هەبێت لە ڕێگەی ئەم دیدارە و بتوانن ڕخنە و بۆچوونەکانیان سەبارەت بە یەکێتی نیشتیمانی کوردستان دەرببڕن شتێکم بەبیر دێنێتەوە لە سەرەتاکانی دروستبوون یەکێتی نیشتیمانی کوردستانەوە دروشمی حیزبێکی سۆشیال دیموکرات بووە بەڵام زۆر جار ڕخنەی ئەوەش دەگیرێت کە ڕەنگە یەکێتی نیشتیمانی کوردستان کەمدا زۆرێک ئەم دروشمەی لەیاد کرد بێ ئێوە وەکو سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان لەسەر ئەم بابەتە چی دەڵێن پێتان وایە ئەم دروشمە کاڵ بۆتەوە یان چۆن کار دووبارە لەسەر سۆشیال دیموکراتیەکەنەوە لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستاندا دەستخۆشتەوە ئەم پرسیارە زۆر گرنگە ئێمە وەکو حیزبێکی سۆسیالیست دموکرات ئەبێ بەڕاستی جارێ لە پێشەوەی کە ئەو بنەمایانە کە باوەڕمان پێێتی لە خۆمان نابی چەسپێنین بۆی بتوانین لە دەرەوەش ڕنگ بداتەوە تا حدێکی زۆر یەکێتی لەناو خۆیدا پێشنگ بۆ ئەمەش پێشنگ بووە لە زۆر بوارەکاندا بۆ ئەوەی کە باسمان کرد نمونەی ژنان و گەنجان و نمونەی ڕبیر و بۆچوونی جیاواز ڕای جیاواز کاتێک هاواڵمان جەلە سەکۆی ئازاد دروستەکە ئاڵێ ڕخنە بگرن لە منەوە دەست پێ بکەن ئەمە هەم بنەماکانی سۆسیالیست دیموکرات ئەمە بنەماکانی ئەوەیە کە تۆ باوەڕت بە چین و توێژەکانی کۆمەلگا هەبێ باوەڕت بە مافی مرۆڤ هەبێ باوەڕت بەوە هەبێ کە هەر یەکە و مافی خۆیەتی کە لە شوێنەکەی خۆیدا ڕێزی لێ گیراو بێ هەموو تاکێکی کۆمەلگا پێویستە ڕێز لێ گیراو بێ مافەکانی پارێزراو بێ بەدەر لە ئاین بەدەر لە لایەن بەدەر لە بیر و بۆچوونی سیاسی جیاواز بەدەر لە ڕنگ و لە هەر چین و توێژێک بێ کوڕی هەژارێکە یاخود کوڕی بەرپرسێکە ئەمە
لەناو یەکێتیە وەکو مەبدە چەسپاوە بەڵام ئایا ئەم پرسیاری کە جەنابەت ئێڵی چەندی ئێمە بتوانین ڕنگدانی و ئێمە هەبێت بۆ دەرەوەی حیزبیش ئەگەر نا باوەڕ ناکەم هیچ حزبێکی تر هەبێت لە کوردستاندا هێندەی کادرانی یەکێتی ئازاد بن لەوەی کە ڕخنە لە حیزبەکانە بگرن ئێمە زۆر جار ڕخنەوە ئەگرین ئەڵین پێویستمان بکانێ زەبت هەیە بۆ ئەوەی کە کادرانی خۆمانوا لێ بکەین ڕخنەکانیان لەناو کۆبنەوە حیزبەکانە ئەنجام بدەن بەڵام ئازادی یەکێتی تا ئەو حەدە ڕۆیشتووە لەوانەیە زۆر جار سوشیال میدیا کرابێ بە وەکو ئەوەی یعنی شوێنی ڕخنە لە خۆگرتن و ڕخنەکانمان بۆ ناو خۆمانەوە بگرە ڕخنەکانمان لە حیزب بۆ دەرەوەی حیزبیش بووە لەبەر ئەوە ئەبینی ئەمانە بچەسپاوە لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستان وەکو حیزب بەڵام ئایا ئەمە توانیمانە لە دەرەوە ڕنگدانەوەی بووە ناو کۆمەلگا بۆ حکومڕانی هەبێت تا ئەوەندەی توانیمانە پێمان کراوە بەڵام بەدڵنیایی ئێمە لە سیستمێکی دیموکراسیین و پەرلەمانیە ئێمە چەندێک پێگەمان لە ناو حکوومەتە قورستر بێ زیاتر بێ ئەوەندە زیاتر ئەتوانین پێ پرەنسیپەکانمان لە حکوومەتی شا بچەسپێنین ئەوەندە زیاتر کار بکەین بۆ ئەوەی هیچ بنەماڵێک لە کوردستاندا نەبێ بە سەردار و سەروەری خەڵک و ئەوەی کە سەردار و سەروەری خەڵک بێ مافی خەڵک بێ ڕێی خەڵک بێ خەڵک خۆیان حکومڕانی خۆیان بن لە ڕێی نوێنەرەکانیانەوە کاتێک کە نوێنەرێکمان هەیە لە پەرلەمان ئەم نوێنەرانە تا چەندێک ئەتوانن کار بۆ مافەکانی چین و توێژەکان بکەن تا چەندی ئەتوانن نوێنەرەکان ئیشی ڕاستەقینی خۆیان بکەن هەتا ئەوەندەی کە تۆ نوێنەرەکانت زیاتر بێ لەوەی دەنگی ئەوان زاڵ بێ ئەگەر دەنگی دیموکراسیە دەنگی مافی خەڵک لەناو پەرلەمانە کەم ببێ بە دڵنیایی بەرەکەی ترکە دەنگێکی ترە بیر و بۆچوونێکی ترە شێوازی ئیشکردنی حیزبی و ئاراستەیەکی بیرکردنەوەی جیاوازی هەیە بە دڵنیایی ئەو زیادەکات و ئەو کاتە ڕێیەکانی ئەو لەوانەیە کاری پێ بکرێت ئەمەیە جیاوازی ئەوەی کە ئێمە بۆچی لە حکومڕانیە نەمانتوانانی بۆ شێوەی مافی خەڵک یاخود مافی هاوڵاتیان لە هەموو چوونی توێژەکانە هاوسەنگ بە دادپەروەری تەماشا بکەین و مامەڵە بکەین باش دەزانین کە یەکێتی نیشتیمانی کوردستان یەکێکە لە هێزە سەرەکیەکان لە نێو هەرێمی کوردستاندا لە عێراقیشدا بە هەمان شێوە یەکێتی نیشتیمانی کوردستان لە کۆی ئەم دیدارەی کە ئەنجامی دەدا دووە بڕیار لە مانگی ئایردا دیدارەکە ساسکات چ گۆڕانکاریەکە لە ئەندامەکانی لە سەرکردایەتی یعنی باسی لێوە کراوە کە ئەم دیدارە ڕێگایەک بێ بۆی گۆڕانکاری لە ئەندامان و سەرکردایەتی بکرێت یا گۆڕانکاریەکان تەنها لە ڕێی منهەجی کارکردنی یەکێتی نیشتیمانی کوردستاندا لە کۆنگرەی چوار یەکێتی نیشتیمانی کوردستاندا پەیکەری یەکێتی تاو کرا داڕێژرا هەیکەلی حیزب وەکو حیزب داڕێژراوە ئەوەی کەماوە هەنێ هەنگاوی کۆتاییە کە لە ئاستی مەڵبەند و کۆمیتەکانە پەیوەندی بە دیدارەوە نیە بە هیچ شێوەیە دیدار تەنها بۆ دیاریکردنی استراتیژ و ئایدیا و دید و بۆچوون یەکێتی نیشتیمانی کوردستانە بۆ کرد و بارە جیاوازەکان بە هەموو لایەنەکانەوە جیاوازی چیە لەگەڵ کۆنگرە و پلینیۆم شلێرخان ئەم دیدارە بەڵێ پلینیۆم دەسەڵاتی هەیە کە دەستکاری پەیکەری یەکێتی نیشتیمانی کوردستان بکە هەنی گۆڕانکاری تیا بکە ئەویش بە نیسبەتە بە یاسا لە پەیڕەوی یەکێتی نیشتیمانی کوردستانە چەسپاوە بەڵام دیدار تەنها کردنەوەی دەرگایەکە کردنەوەی وڵاکردنی دەواازەیەکە بۆ خەڵک بەگشتی و بە تایبەتی بۆ هەواڵانی یەکێتی بۆ ئەوەی کە ڕخنەکانیان لە یەکێتی بخەنە بیکەن بە نووسرا و بیکەن بە ئەوەی کە چەند ڕێنماییەک یاخود چەند داواکاریەک لە حیزب ئەەکەین کە ئێمە ئەمە دید و بۆ چوونمانە و هەتا حیزب بەجێ نەکەینەوە چکە سەرکردایەتیش ئێمە وەکو هەواڵێکی سەرکردایەتی هەمان هاوتای هەمان هەواڵێکی خاوەن بیر و بۆ چوون خاوەن قەڵم خاوەن دید خاوەن ڕوئیا ئەندامی لەو لیژنانەدا لیژنەکە هەمومان بەیەکەوە ئەندامی لەو لیژنانە یعنی هەمومان ئەکرێ بە هەمان شێوە بە هەمان ئاست هاوتای یەک بەشدار بین لە بیر و بۆچوونەکانمانە دیداری یەکێتی تەنها کار لەسەر دیاریکردنی دید و استراتیژ و دەستنیشانکردنی سیاسەتی یەکێتی نیشتیمانی کوردستانەکە لەگەڵ هاوڵاتیان پەیوەندیمان لەگەڵ لایەنە سیاسیەکان پەیوەندیمان لەگەڵ عێراق پەیوەندیمان لەگەڵ دەوڵەتی ئیقلیمیەکان لەگەڵ نێودەوڵەتیە چۆنیەتی مامەڵەکردمان لەگەڵ ژنانە چۆنیەتی مامەڵەکردمان لەگەڵ حکوومەتە چۆنیەتی ئیدارەدانی حکوومەت ئیدارەدانی دارایی ئیدارەدانی سامانە سروشتیەکان ئێمە چۆن باشترە بۆ هاوڵاتیان و بۆ هەرێمی کوردستان چۆن باشە کە ئێمە ئیش بکەین لەسەر ئەم سێکتەرانە لەسەر دارایی لەسەر دەستور چۆن دابڕێژینەوە چۆن بیچەسپێنین کە ئێمە بتوانین مافی هەموو چینی توێژەکانی تیا پارێزراو بێ و ڕێگە نەدەین هیچ لایەنێک باڵا دەست بێ کە بتوانێت دیکتاتۆریەت هەرێم بەرەو دیکتاتۆریەت یا بە شێوازێک لە تاکڕەوی بەرێت لەبەر ئەوە ئەم دیدارە بۆ ئەوەیە کە یەکێتی نیشتیمانی کوردستان مافی هاوڵاتیان و خەڵک بپارێزێ
مەڵە شلخان من زۆر سپاس دەکەم کە لە بەرنامەکەمان میوان بووی مادوو نەبی سپاس بۆ بەڕێز شلێر شەیخ غەفور کە بەڕێز ئەندامی سەرکردایەتیەکێتی نیشتیمانی کوردستان بوون ئەمڕۆ لەم تەوەرەی بەرنامەکە میوان بوون مادوو نەبن دیارە من بابەت و تەوەرێکی دیکەشم دەست نیشان کرد کە ئەمڕۆ گفتوگوی لەسەر دەکەم ئەویش تایبەتە بە پرسی ئەو شەڕێکی لە نێوان ئۆکراین و رووسیا هەیە بەرلۆی من بچمە لای ئەم تەوەرە و هەروە لەگەڵ میوانەکەم گفتوگوی وردی ئەم بابەتە بکەین و ئەو کاریگەری کە لەسەر تاوی جیهان دروستی کردووە هەواڵێک هەیە کە دیارە ئێستا گشتۆتە لای من ئەوش بەهۆی گرکردی تانکەرێکەوە لە تونێلێکی دەربەندی خان ڕێگای گەرمیان بۆ سلێمانی داخرا چەند توبێلێکیش سووتان ڕێژەن بورهان بەڕێوبەری هاتوچۆی دەربەندی خان با کوستات نیوزی ڕاگەیاند بەهۆی گرکردنی تانکەرێکەوە لە تونێلی دەربەندی خان 6 ئۆتۆمبیلی تر گرگان گرتووە بەهۆیشتەوە ئاستەنگی هاتوچۆ دروست بوو ڕێگەی تونێلەکە داخرا و شۆفێران ڕێگەی بەرانان بەکاردهێنن و تێشی تا ئێستا زیانی گیانی نییە و سەرنشینانی ئۆتۆمبیلە بە سەلامەتی دەربازیان بووە. هاوکات لیواچە تۆ ساڵح بریکاری وەزارەتی ناوخۆی هەرێمیش هەموو تیمەکانی بەرگری شارستانی سلێمانی و تیمی فڕۆکەوانی سلێمانی ڕەوانی دەربەندی خان کردووە بۆ کۆنتڕۆڵکردنی ڕەوشەکە. پرسی ناکۆکی نێوان رووسیا و ئۆکراین کە دەکەوێتە ئەوروپاوە تەنها لە ئەوروپا نەماوەتەوە بەڵکو کاریگەری و دۆخەکە یاخود پرسەکە تەواوی جیهانی گرتوتەوە بەڕادەیەکە دەبینین لە ئێستادا ئەو وڵات و ئەو دەوڵەتانی کە پێشتریش ناکۆکی لە نێوانیاندا هەبووە بۆ ڕەچاوکردنی دۆخی ئابووری و هەروەها پرسی غاز کە سەرچاوەیەکی سەرەکیە لە جیهاندا گرنگی پێدەدرێت لە ئێستادا خەریکە ناکۆکیەکانیان وەلا دەنێن لە پێناو بەرژەوەندی ئابوووریەکانیاندا دیارە من لەسەر ئەم بابەتە میوانێکم دەبێت گفتوگوی زیاتری لەگەڵدا دەکەم میوانەکەیشم بەڕێز عەتا عەبدوڵڵایە کە بەڕێزیان چاودێری سیاسین و ڕاستەوخۆ لێرە لە ستۆدیۆ میوانی منن کاکاتا زۆر سپاس بۆ ئامادەبوونت و ناکۆکی و شەڕی نێوان رووسیا ئۆکراین پێدەنێتە سێ مانگەوە لەماوەی ئەم سێ مانگەیە گرنگترین ئەو هەنگاوانەی کە وڵاتانی ئەوروپا بۆ نێوەندگیری ئەم ناکۆکیە کردویانە تایسە چی بەدی کراوە زۆر سپاس بۆ جەنابتان سڵاو لە بینەرانمان لە تەلەڤیزۆنی ئاسمانی کورسات بەدڵنیاییەوە ئەمڕۆ مازانم پێێنێتە 64 من ڕۆژی شەڕی نێوان رووسیا ئۆکراین و پێشتر باسمان لەوە کرد کە ئەم شەڕە بەڕاستی شەڕێکی گرنگە و شەڕێکە قورسە چونکە ئێستا ئەمڕۆ ئەوەی کە ئەبینین ئێمە کۆمەڵێک بەرژەوەندی هاوبەش هەموو جیهانی تقریبن بەیەکەوە بەستۆتەوە ئەمە وای کردووە کە تەنها لە ئەوروپا ئەم شەڕا پەنگ نەخوا و پەل بهایە بۆ هەموو جیهان و نارەکانی رووسیا لە ڕووی ئابووری نارەکانی رووسیا لە ڕووی سەربازی نارەکانی رووسیا و ئۆکرانیا لە ڕووی معنەوی و نەفسی ئەمانە وایان کردووە کە بەڕاستی هەموو ئەو وڵاتانی کە زلهێزن لە دنیاکە وەکو کۆریای باکوور وەکو چین وەکو ئەمریکا ئەمانە بە جۆرێک لە جۆرەکان تقریبان ئەکرێ بڵین هاتوونەتە سەرخەدووە ئەوەی کە هەیە تا ئێستا ئەمریکا و یەکێتی ئەوروپا وڵاتانی یەکێتی ئەوروپا پشتیوانیەکی معنەوی و مادی تەواوی ئۆکرانیان کردو ئەکرێ بڵین تەواو تا ئێستا با بڵین هێشتا کە ڕەنگە پێویست وەکو پێویست نەبێت بەڵام ئیعلان کراوە کە پشتگیری ئۆکرانیاکەن و هەندێک وڵاتیش لەوانی کە پێشتر بینیمان وەکو فەڕەنسا ئەوانە نێوەنگیریان کرد بەڵام ئەم نێوەنگیریە سەرکەوتوو نەبوو و شەڕەکە بەردەوام بوو ئێستاشی لەگەڵا بێ ولادیمیر پوتین و سەرۆکی رووسیا بەردەوامە لە هێرشەکانی بۆ سەر ئۆکراین و بەردەوامە لەو بڕیارێک کە داوێتی و مسیڕە لەسەری تا ئەو کاتی کە
دیارە ئەوەی کە ئەو باسیەکە ئۆکرانیا دوور بخاتەوە لە یەکێتی ئەوروپا و ئۆکرانیا دوور بخاتەوە لە ناتۆ یان بمێنێتەوانێ بە جۆرێک لە هاوسۆزی بۆ رووسیا ئەمە تا ئێستا ڕووی نەداوە و بۆیە ئەو نێوەنگیریانە سەرکەوتو نەبوون تا ئێستا. ئەمەی کە هەیە جنابە باسی لێوە کرد کاکە ئاتا ئەو نێوەنگیریانە ئەو تەداخولە ڕاستە بخۆ ناڕاستەخۆی وڵاتانی جیهان هەیەە بە جۆرێک لەلایەنگیری یاخۆت بێلایەنیان بۆ شەڕەکە بێت و بە پاڵپشتیکردنی ئۆکراین بێت تا ئێستا قەناعەتی یاخود مقنیع نەبووە بۆ ئەوەی کە ئۆکراینیا دان بە هاوکاریەکانە بنێ بەپی پێویست بۆچی ئەم دانپێدانانی فعلەن ئۆکرانیا بەرامبەر بە وڵاتانی ئەوروپا لە جێی خۆیەتی یان وڵاتانی ئەوروپا فعلەن و ئەمریکاش لە هەمان کاتە بەپی پێویست ئەم هەنگاوی خۆی ئێمە ڕەنگە پێشتر ئەوە وتراوە یعنی پێشببینی زۆربەی زۆری هەر زۆری چاودێران وابوو کە ئەم شەڕاونە درێژە ناچێشەوە خەڵک زۆربەی پێی وابوو کە رووسیا ئەگەر بیەوێ هەنگاوێکی لەو شێوێ بنێ لە ماوەی کەمتر لە مانگێکا ڕەنگە بتوانێت هەموو ئۆکراین بخاتە ژێردەستی خۆی بەڵام ئەمە پێچوانە بوویەوە بۆیە ئەم شەڕەکە درێژەی کێشاوە زیلنسکی بەو پێی کە ئاڵێ شەڕ لەبەر دەرگای یەکێتی ئەوروپایە و لە ناو لەبەر دەرگای هەموو وڵاتانی ئەوروپایە بۆیە پێی وایە ئەم شەڕی ئەوانیشەکە بۆیە ئەو هاوکاریانە بە پێویست نازانێەوە بە پێویستی ئەزانێت کە هاوکاریەکی جددیتر و مەوقیفی سەریحتر بەرامبەر بە رووسیا بگرنەبەر تەنانەت ئەو داوای ئەوواکە ڕەنگە داوای ئەوە بکە خەیاڵدانی ئەوەی تیاابێ کە بە شێوەی سەربازیش لە ڕووی لەشکری عسکەری و ئەوانەشەوە پشتیوانی بکەن یان پشتیوانەکانیان بە قەبارەی زۆر گەورەتر بێ لە ڕووی چەکەوە و لە ڕووی پارەشەوە ڕاستی ئەمێکی ئێستا ئەکرێتی ئەوروپا تا ئێستا ئەمەی نەکردووە بۆ نەی کردووە ڕەنگە پێی وابێ کە حقیقەت یەکێتی ئەوروپاش سەغڵەت بووە بەم بابەتە بەڵام ڕەنگە پێی وابێ ئەمە لە ئۆکرانیا ئەگەر ئەم شەڕە درێژ بچێشێ لەوێ ئەکوژێتەوە و پەل ناهاوێ بۆ ئەوان بەڵام من پێم وایە بەڕاستی ئەمە ئەگەر لەگەڵ ئۆکرانیا یەکلایی بکاتەوە رووسیا خەتەر لەسەر هەموو وڵاتانی تر یەکێتی ئەوروپا هەیە بۆیە تا حدێک ئەکرێ بڵێن قسەکەی زلنسکی لە جێگەی خۆیەتی باشە نیگەرانیەکانی ئەم تەداخل نەکردنی کە جنابە باسی لێوەکە بۆ وڵاتانی ئەوروپا ناگەڕێتەوە بۆ ئەوەی کە رووسیا هەژمونێکی باشی هەیە لە ئەوروپا لە ڕووی ئابوووریەوە لە ڕووی غازەوە لە ڕووی سیاسەتیشەوە بە هەمان شێوە پێشتر رووسیا باسی لێوە کرد ڤلادیمیر پوتین کە پێویست داکات تەداخلکەن هۆشداری پێدان ئەم هۆشداریە توانی بێتی ڕێگری لە ئەوروپا بکات خۆی بمانەوە نەمانەوەکو باسمان کرد یعنی ئێستا جیهان تقریبان هەمووی پێکەوە گرێدراوی یەکترن بۆیە بەرژەوەندی ئابوووریەکان بەرژەوەندی سیاسیەکان کەم نین بۆیە وای لە وڵاتانی یەکێتی ئەوروپاش کردووە کە بە شێوەیەکی ناڕاستەوە خۆیان با بڵێن بە شێوەیەکی کەمتر لە پێویستیان کەمتر لە تمۆحی ئۆکراین بەشدار بن دیارە ئەمانەیە بابەتەکان بابەتی نەوتوغازی رووسایە بابەتی تری سیاسی و ئاوپەیمانێتی پێشتر بووە کە لەگەڵ رووسیا ئەوانە هەیەە حتمما ئەمانە وای کردووە کە ڕێگر بن لەوەی کە یەکێتی ئەوروپا ڕاستەوخۆ دەخالت نەکا لەم شەڕەوە نەبێتە تەرەف لە بەرامبەر رووسیا هەرچەنە بەیان نامە هەیە لەبەر ئەوەی کە ئەم شەڕە بوەستی هەرچەنە زۆر وڵاتی وەکو بەریتانیا ئەوانە لە دەرەوەی یەکێتی ئەوروپا سەرزەنشتی ئەم کاری رووسیان کردووە بەڵام تا ئێستا وەکو پێویست نییە حتمما ئەمە مەسلحەتە ئابووری و اقتصادیەکە وای کردووە کە نایانەوێ ڕاستەخۆ بچنە شەڕێکەوە لە بەرامبەر رووسایە کە گەورەترین یان دووەم گەورەترین وڵاتانی زەویە لە ئێستادا لە ڕووی چەکەوە لە ڕووی هەژمونی ئەسکەری و سیاسی و لە ڕووی هەژمونی ئابووریشەوە وڵاتێکەوە کۆی بخۆمان نەزانین بە تەکید پەلی هاویشتۆ بۆ زۆربەی وڵاتانی دەرەدراوسی خۆی وە بۆ یەکێتی ئەوروپاش لە ناویاندا. ئەنتۆنیۆ گوتەرێس ڕۆژی سێشەمە سەردانی ڕۆسیای کرد و ئەم ڕۆژ سەردانی چەند ناوچەیەکی ئۆکراینی کردووە ئەم سەردانی گوتەرێس چ کاریگەریەکە کات بۆ نێوەندگیری و بۆ ئاساییکردنەوەی دۆخەکە ئێمە ئەگەر تێ بڕوانین ینی ئەزانین لە پێشتری سەرۆکوەزیرانی بەریتانیا وەزیری دەرەوە و بەرگری ئەمریکا ئەمانە لە ڕووی معنەویەوە شتی گەورن بۆ ئۆکراینیا هاوسۆزی دەربڕینە بۆ ئۆکرانیەوە لە بەرامبەریشدا پشتیوانیان کردو ینی هەندێک هاوکاری مادی و چەکیشیان کردووە لەوانە ئەمریکا بەڕاستی کاریگەریەکی ئەوتۆی هەیە و من پێم وایە ئەم کاریگەریانەیە کە تا ئێستا رووسیای بە جۆرێک لە جۆرەکان بە خاوی ڕاگرتووە و تا حدێک با بڵێن ناتوانین بڵین دەستی نەپاراستوە دەستی پاراستووە لەبەر ئەم هاوسۆزیەی دەربڕینەی ئەمریکا و یەکێتی ئەوروپا و بەریتانیای بۆ ئۆکراین ئەگەر وانە بواە من دڵنیان بە جۆرێکی ترشکایەوە.
باشە دێمە بابەتەکە دەهێنمەوە نێو ڕۆژهەڵاتی ناوەڕاست کاریگەریەکە ڕەنگە کەم تا زۆرێک کاریگەریشی هەبێت دای نابێت لەسەر وڵاتانی دیکە لە ڕووی ئابووری و اقتصادیەوە لێسادا جموجوڵی وڵاتانە بینین بۆ ئاسایکردنەوەی پەیوەندیەکانیان کە پێشتر لەگەڵ لایەنانەیار بوون هۆکاری ئەم لێک نزیبوونەوە بۆچی ئەگەڕێتەوە مەترسی هەیە فعلەن لەسەر جیهان لە ڕووی ئابوووریەوە یاخود لە ئێستادا دۆخەکەەوە خوازێکە ئاسایی بێتەوە پەیوەندیەکانیان خۆی ئێمە ئەگەر تێبینی بکەین پێشتر ڕێکخراوی هیومن ڕایتس وۆچ یعنی ئەوە بەیاننامەیەکی دەرکرد و یعلانی ئەوەی کرد کە ئەم شەڕە تەنها لە ئەوروپا و لە دەوروبەری رووسیا و ئۆکرانیا کاریگەری نابێت بۆ کاریگەری ئابوووریەکانی ڕۆژهڵاتی ناوەڕاست و ئەفریقات ڕوبڕووی برسێتی زیاتر دەکاتەوە لەبەرەوەی ئۆکرانیا بۆ خۆتەزانی هەناردەکردنی گەنم و جۆ ئەوانەی ڕاگرتووە بۆیە ئەم کاریگەریە بەڵێ فعلەن لەسەر ڕۆژهڵاتی ناوەڕاست و لەسەر ئەفریقا و ئەوانش ئەبێ هەرتەنا لە ئەوروپانیا بۆیە کاریگەری اقتصادیەکە وا ئەکا کە هەموو ئەم وڵاتانی کە بە جۆرێک لە جۆرەکان بەرژەوندیان لەم شەڕیانە هەوڵی ڕاگررتنی ئەم شەڕە بدەن یعنی ئەوانی کە مەسن بۆ نمونە پیشەسازی ئاسنیان هەیە ئەوانەی کە نەوتوگازیان بەرژەوندی هەیە لەگەڵ رووسیا ئەوانی کە گەنم و جۆ بە جۆرێک لە جۆرەکان لە وڵاتانە هاوردە ئەەکەن بۆیە ئەمانە هەوڵی ڕاگررتنی ئەدەن بەڵام تا ئێستاشی لەگەڵ بێ رووسیا ئەوێ هەژمونی خۆی بەسەر ئۆکرانیادا زاڵکە یعنی بە حقیقت بۆیە نەچۆتە ژێرباری ئەوەی گوێ لە هیچێک لەم داخوازی و مبادراتانە بکرێت باشە زۆر دەبینین کە لێسادا فۆکسەکە لە ڕۆژهڵاتی ناوەڕاستە و بە دیاریکراوی لە وڵاتانی کنداوە زۆر لەسەر ریاضە لەسەر سعودیە سعودیە دەتوانێت چی بکات بۆ پڕکردنەوەی ئەو فراغە ئابووری و سیاسی کە هەیە لە جیهانە بەڵێ بەتەکید سعودیە وڵاتێکە لەو وڵاتە گەورانی کە دەجی نەوتی گەورەی هەیە لە دنیادا بۆیە ڕەنگە بتوانێت کاریگەری ئەو تۆی هەبێ بەڵام بە جۆرێک لە جۆرەکان دیسانەوانێت تێکەڵ کێشێکی تر هەیە کە ڕەنگە ئەمە ژواب بکە سعودیە بەرژەوەندی لەوەدا نەبێت کە ئەم شەڕە بەردەوام بێ و لەبەر هەناردەکردنی نەوتی خۆی تۆ سەیری ئەگەر تاریخی ئۆکرانیا و رووسیا بکەی لە ساڵی 2004 و تقریبا ئەکرێ بڵێن ئەم ملانەیە هەیەەوە کە پێشتر لە انتخاباتێکی ساڵی 2004 ئۆکرانیا لە ئۆکرانیادا ئەنجام درا و تۆمەتبارکردن ڕوویدا بەوەی کە ئەم هەڵبژاردنە بە جۆرێک لە جۆرەکان تەزویر و ساختەکاری تێدایە و دەستی رووسیای تێدایە دواتر شۆڕشی نارنجی دروست بوو لە ئۆکرانیا ساڵی 2014 واکراکە سەرۆک کۆماری ئەو کاتی ئۆکرانیا ناچار بکرێت کە نزیک بوو لە رووسیا دەست لە کار بچێشێتەوە بۆیە ڕیشەی ئەم ناکۆکیانە لە ئۆکرانیا و رووسیا زۆرە بە جۆرێک لە جۆرەکان من پێم وایە حقیقت ئەوەیە کە ئێمە بێ بەرژەوەندی ئابوووریەکانی ئەم وڵاتانە هەمیشە لە بەرچاو بگرین کە زۆربەی زۆری ئەم شەڕانی لە دنیا ڕوئەدا بابەتەکە بابەتی زیاتر لە ڕەهەندی سیاسی و عسکەریە ڕەهەندە ئابوووریەکەش بەحقیقت ڕۆڵی کاریگەری خۆی هەیە لە عێراق و هەرێمی کوردستان توانراوە ئەم بەرژەوەندی ڕەچاو بکرێت پێم وانیە من پێم وانیە لە عێراق بەداخەوە یعنی عێراق بخۆی تا ئێستا وڵاتێکە کە لەسەر پێی خۆی بە شێوەیەکی ڕاستەوخۆ و چەقی و نەوەستاوە و هەرێمی کوردستان وەکو بەشێک لە عێراق ئێمە ئەوەی کە ئەیبینین ئەو ناکۆکیانی لە نێوان هەرێم و بەغدا هەیە تا ئێستا ئەوەی کە ئەبینرێ نەخێر بەڵام جموجوڵی عێراق و هەرێمی کوردستانیش ڕەنگە بە جۆرێک لە جۆرەکان وا بکات کە بیەوێت یعنی بەرژەوەندی خۆی لەم دۆخەدا ببینێتەوانێ بەڵام من پێم وانییە تا ئێستا عێراق و هەرێمی کوردستان توانی بێتیان بەرژەوەندی خۆیان دۆزی بێتەوە لەم گرفتە ناوچە یانی کە ئێستا لە ئارادان دەگەڕێمەوە سەر پرسی تایبەت بە نەوت و غاز و کە لێسادا رووسیا چاوی لەسرە بۆەوەی کە هەرتا ئەم ساتێش غازی وڵاتەکەی بفرۆشێ بە وڵاتانی ئەوروپا بەڵام لە ماکەی ڕابردوو باسی لێو کرد کە ئەم غازە و ئاڵوگۆڕکردین بەڕێگەی ڕووبڵەوە بێ وڵاتانی ئەوروپا ئەم قبوڵەکەن کاریگەری ئەم ئاڵوگۆڕە لە ڕووی ئابووری و چێبێ بۆ ئەوان بەتەکید دەوەی کە رووسیا داوایکە داوای پارەی خۆیەکە بە ڕۆبڵ بێنەوە بەڵام لە بەرامبەردا هەندێک لە وڵاتانی ئەوروپا و بەریتانیا ئەوانە داوایان کردووە بە ڕۆبڵ ئەم پارەیە نەدەن رووسیا من پێم وانییە رووسیا لە ئێستادا بتوانێت ئەگەر بە هەر جۆرێک لە جۆرەکان بێ هەموو داخوازەکانی خۆی لە بەرامبەر ناردنی نەوتوگاز بۆ یەکێتی ئەوروپا بێنێتە جێ و ئەکرێ بە ئەر جۆرێک لە دراو ئەوروپا جوابی بداتەوە وەڵامی بداتەوە پێم وایە رووسیا لە نەتیجە قایل ئەبێ چونکە هەموو ئەو هەڵوێستانی کە ئێستا لە دنیادا هەن وڵاتە زلێزەکان کەمتر لە بەرژەوەندی رووسیان بۆیە پێم وایە رووسیا ڕەنگە بەوە قایل بێ ئەگەر بە دراویشی تریش ئاڵوگۆڕ لەگەڵ بکرێت زێلینسکی چەند جارێک باسی لەمە کردووە کە رووسیا دەیەوێت لە ڕێگەی ئابووریەوە فشار بێنێت بۆ وڵاتانی
ڕۆژئاوا کە بێدەنگ بن لە بەرامبەر ئەم دەستدرێژی کە بۆ وڵاتەکەی کرێ فعلەن ئابووری هۆکاری سەرەکیە کە وڵاتانی ئەوروپا پێدەنگن تا ئەم سات یاخود ئەوانیش بەرژەوەندیان لەم شەڕایە هەیە تەنها ئابووری ئێستا ڕۆڵ ناگێڕێتەوە ئێمە ئەگەربین سەیری ڕێکخراوی ناتۆ بکەین لە ساڵی 1990 کە لە ئەمریکا دامەزراوە هەر تەنانەت سەرەتای دامەزراندنی لە ئەمریکا و ئامانج لە دامەزراندنی جۆرێک لە جۆرەکان دژایەتی بۆ دژایەتیکردنی رووسیا دامەزراوە کەواتە تەنها ڕۆڵی ئابووری نییە کە ڕۆڵە جێڕێ ئێستا یان سێکتەری ئابووری نییە کە ڕۆڵە جێرێ ئێستا لەم شەڕدا بۆیە ئەوەی کە رووسیا لە سەرەتا بانگەشەی بۆ کرد و داوای لە ئۆکرانیا کرد کە دوورکەوێتەوە لە داواکردن بۆ ئەندامبوون لە یەکێتی ئەوروپا و ناتۆ ئەمە خاڵێکی گرنگە و رووسیا تا ئەساس پێداگری لە یەکا بە حقیقەت ئێمە باسمان کرد ینی ئابووری ڕۆڵی گرنگ ئەجێڕێەوە ڕۆڵی بەهێزی هەیە بەڵام پێم وانە تەنها فاکتەر بێ کە رووسیا بێوێ هەژمونی خۆی زاڵکە بەسەر رووسیادا بەسەر عەفو وڵاتانی ئەوروپادا بۆی لە بەرامبەر ئەم شەڕەدا بێدەنگیەک جۆرێک لە بێدەنگی هەڵبژێرن و پاڵپشتی تەواوی ئۆکرانیانەکەن نەخێر چوونە ناو ناتۆ بۆ ئۆکرانیا بۆ رووسیا زۆر گرنگە ینی تۆ لەبەر لوت و سمێڵی رووسیادا خود بێتەوە وڵاتێکی وەکو ئۆکرانیاش بۆ رووسیا مخاتەرێکی گەورەیە ئەو بە ترسناکترین شت ئەیبینێ بۆ خۆی لەوەی کە ناتۆ بە جۆرێک لە جۆرەکان لە ڕابردوو تا ئێستا تقریبا ئەکرێ بڵین دژایەتی کردو. باش ئێستا ئەو هاوکێشەی کە هەیە کە وەکو خاڵی هاوبژ ئەبینرێتەوە زۆر باسی لێەوە دەکرێت یەمەن کە تا ئێستاش جنگ تێدا بەردەوامە جنگێک کە بەسەریدا بڕاوە کە سعودیە بە بەردەوامی ئەم هێرشیتەیە و بەرامبەر لایانی پەیوەندیداریشی بەرامبەریشی بە هەمان شێوە زۆر باز لەوە دەکرێت کە ڕەنگە دۆخی ئۆکراینیش بە هەمان بارودۆخی وڵاتێکی وەکو ڕۆژهڵاتی ناوەڕاستی وەکو یەمەنی لێبێت وەکو سووریای لێبێت وەکو عێراقی لێت ئەم مەیدانی شەڕا لە ئۆکراینیا یەکلایی یەکرێتەوە یا بەردەوامە بێ ئۆکرانیا پێم وانییە بە شێوەی یەمەن بێت چونکە ئەو بێسەروبەری کە لە ئێستا لە هەندێک وڵاتانی وەکو سووریا و یەمەن و ئەوانە تانانە دەکرێت بڵین لوبنانیشەیە تەسەور ناکەم لە ئۆکرانیا ببێ هەرچەندە ئەوەی کە ئێمە لە پێشتر بینیمان دوورگەیەک جاکرایەوە لە ئۆکرانیا وەکو کۆمارێکی سەربەخۆ خۆی ڕاگەیاند و چۆپاڵ رووسیا بەڵام ئۆکرانیا لەبەر ئەوەی وڵاتانی تری زلهێزی دنیا و وڵاتانی تری گەورە و بەتوانە و بە قدرەتی وەکو ئەڵمانیا و فەڕەنسا و بەریتانیا لە ئەوروپا و لە دەرەوەی یەکێتی ئەوروپا بە جۆرێک لە جۆرەکان ڕەنگە لێ نەگەڕێنەوە تا ئێستاش کە ئەڕوانن بۆ ئەم شەڕە تا ئێستا وەکو جۆرێک لە تەماشاچی سەیری شەڕەکەکەن ئەیانوێ بزانن ئەنجامی ئەم شەڕە بەرەوچی ئەڕوا بەڵام ئەگەر زاندرا بە بەرژەوەندی رووسیا بە تەواوی یەکلایی ئەبێتەوە من پێم وانیە ئەو کاتە ئەوان ئەو بێدەنگێکی ئێستا هەیەە دیسان هەر بەردەوام بن لەسەر بێدەنگی باش چین ئەمریکا رووسیا یەکێکن لە وڵاتە زلهێزەکانی جیهان فەڕەنسایش بە هەمان شێوە لێسادا لەگەڵ ئەو پەیوەندیانی کە بە بەردەوامی ئەمریکا ئەنجامی دەدات بۆ رووسیا بۆ ئۆکراین بۆ ئاساییکردنەوەی دۆخەکە وا بڕیارە بە هەمان شێوە جۆ بایدن سەردانی کۆریای هەردوو کۆریا بکات لە داهاتوودا ئەم هەنگاوە پێدەنێتە چ قۆناغێکەوە ئامانجی سەرەکی جۆ بایدن لەم سەردانانی ئێوێ بڵێ چی؟ خۆی ئەگەر بمانوێ و نەمانوێم شەڕەمە ترسیدارە بە پێی ئەوەی کە وڵاتی گەورەی وەکو رووسیا تیا بەشدارە و تەرەفە لە شەڕەکە و خستمی ئۆکرانیایە شەڕەکە بۆ خۆی جۆرێک لە ترسناکی هەیە چونکە ئێمە پێشتریش بینیمانە ڤیلاگرۆف یعنی ڕایگەیاندووە بەرەو ئەوە ئەچێت جەنگی جیهانی سێم بێ و کاتێکی جەنگی جیهانی سێم ئەبێت چەکی ئەتۆم بەکاردێت چەکی ئەتۆم بەکاربێ مرۆڤایەتی بۆ خۆی هەموو تووشی کارەساتی گەورە ئەبێتەوە بۆیە ئەم وڵاتە گەورانەی وەکو ئەمریکا وەکو ئەوانی کە ناوی تێنان چین و ئەم رووسیا و ئەمانە یان کۆریای باکووریەکێک لە وڵاتە هەرە بڵین ترسناکەکانی ئێستا لەسەر زەوی کە خاوەنی چەکی ئەتۆمە و بە جۆرێک لە جۆرەکان لە ژێر کۆنتترۆلیش نییە ینی لەگەڵ هیچ وڵاتێکی ئەو تۆ پەیوەندێکی ئەوە نییە کە لە قسەی دەرنەچێ بەڕاستی سەرۆکێکی جۆرێک لە مجازیفی هەیە بۆ خۆی کۆریای باکوور کە خاوەنی چەکی ئەتۆمە و مەترسی گەورە لەسەر ئەوەی هەیە کە بڵین ئەم شەڕە ئەگەر بچێتە ئەوەی قۆناغی بەشداری پێکردنی وڵاتەکانی تری زلهێزی دنیا چەکی ئەتۆمی تیا بەکاردێ بۆیە ئەمریکا هەنگاوەکانی بەو ئاراستەیە ئەمریکاش بۆیە ناتوانێت ڕوبەڕووی رووسیا بە تەواوەتی بوەستێتەوە لە بەرامبەر ئەم وڵاتانی کە باسمان کرد یعنی دیسان کۆریای باکوور وە سین نایانەوێ جارێکی تر ئەمریکا هەژمونی بەسەر هەموو جیهاندا زاڵ بێتەوە یە قوتبیەک دروست بێتوانێ کە هەمووی وەکو ژێر دەستی خۆی ببینێ بۆیە ئەوانە هاوسۆزن لەگەڵ رووسیا یعنی بمانێ و نەمانوێت لە بەرامبەر ئەمریکادا و ئەو قوت اقتصادی کە ئێستا سین و ئەوانە شیانە بەڕاستی کەم نییە لە بەرامبەر ئەمریکادا بۆیە پێم وایە
ئەم هەنگاوانی جۆ بایدن بەوەیە کە بە ئاراستەیەکی بەرێ بۆ هێورکردنەوەی بارودۆخەکەیەوە بۆ ئەوەیە کە نیازپاچی خۆی بە ئەوان پیشان بدا کە ئێمە هیچمان تەرەف نبین لەم شەڕەوە هەوڵی بەردەوام نەبوونی ئەم شەڕانە بدەین ئومێدەکەین ئینشاءالله ئەم شەڕانەوە هەموو سەرتاسەری زەوی لە شەڕ بە دوور بێ و ئەم هەنگاوانی کە ئەندێن بە ئاراستی ڕاگررتنی شەڕەکە بن. بەڵێ کاک ئەتا من زۆر سپاس دەکەم کار لە بەرنامەکەمان میوان بووی زۆر سپاس دووبارە بۆ بەڕێز عەتاعەبدوڵڵا کە بەڕێزیان چاودێری سیاسی بوون ڕاستەوخۆ لێرە لە ستۆدیۆ میوانم بوون خۆشەویستان سپاس بۆ ئێوەش کە تا ئێستا بینەرمان بوون.